کاتێک مرۆڤ سەیری مێژووی ڕۆشنبیری ئەدەبی و زانستی کوردستان دەکات، گەشاوەترین و کاریگەرترین لاپەڕە بێگومان مەدرسە کوردیەکانن. ئەم دامەزراوە پەروەردەیانەی کە لە سەدەکانی ناوەڕاستدا دامەزراون، لە قوتابخانە ئایینیە ئاساییەکان زۆر زیاتر بوون. مەدرسەکانی کوردستان لە ڕاستیدا وەک زانکۆی سەربەخۆ کاریان دەکرد و لە پاراستنی زمان، ناسنامە و کولتوری کوردیدا ڕۆڵێکی مێژوویان گێڕاوە. لەو بابەتەدا باس لە مێژوو سیستەمی پەروەردە، گرنگی ئەوان بۆ زمانی کوردی و کاریگەریە کۆمەڵایەتییەکانیان دەکەین. مێژوو بنەمای مەدرسەکانی کوردستان مێژووی مەدرسەکانی کوردستان دەگەڕێتەوە بۆ سەدەکانی دەیەم و یازدەهەم. لە سەردەمی میرنشینە کوردیەکانی وەک بۆتان، بەهدینان، سۆران، بابان و هەکاریدا میرە کوردەکان گرنگی و بودجەیەکی زۆریان بۆ دروستکردنی مەدرسەکان تەرخان دەکرد. میرنشینەکان تێگەیشتبوون کە پاراستنی دەسەڵات و کولتورەکەیان بەستراوەتەوە بە پێشکەوتنی زانستەوە. مەدرسە کوردیەکان لە مەدرسە فەرمییەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی یان سەفەوی و ناوچەکانی تر جیاواز بوون. سەربەخۆیی ئەوان ڕاستەوخۆ بەستراوە نەبوون بە ناوەندەکانی دەسەڵاتە گەورەکانەوە، بەڵکو بە پشتگیری میرە ناوچەییەکان و زەکات و خێرخوازی گەلی کورد بەڕێوە دەبران. ئەمەش ئازادییەکی فکری دەدا بە سەیدا و مامۆستاکان. مەزهەبی شافیعی بە پێچەوانەی مەدرسە عوسمانی و سەفەویەکان کە لەسەر فیقی حەنەفی و شیعە بوون. لە مەدرسەکانی کوردستاندا زۆرتر فیقی شافیعی و کتێبە ڕۆحیەکانی تەسەوف دەخوێندران. زمانی پەروەردە هەرچەندە کتێبە پیرۆزەکان و سەرچاوە زانستیەکان بە عەرەبی یان فارسی بوون، بەڵام زمانی شیکردنەوە، وانەوتنەوە و گفتوگۆ بە تەواوی کوردی بوو. کورمانجی، زازاکی، گۆرانی یان سۆرانی. سیستەمی فێرکاری فەقێ، سەیدا و حوجرە. لە سیستەمی مەدرسە کوردیەکاندا سێ بنەمای سەرەکی هەبوون: سەیدا یان مەلا کە مامۆستا هەرە زاناکە بوو، فەقێ کە قوتابی مەدرسە بوو، و حوجرە کە ژووری بچووکی خوێندن، نان خواردن و خەوتنی قوتابیان بوو. پرۆسەی پەروەردە بەم قۆناغانەدا تێدەپەڕی: دەستپێک، فەقێ سەرەتا فێری ئەلفوبێ و خوێندنەوەی قورئان دەبوو. سەرف و نەحو ڕێزمان بۆ تێگەیشتن لە کتێبەکان ڕێزمانی عەرەبی بە شێوەیەکی سیستماتیک فێردەکران. کتێبەکانی وەک عەوامل، ئیزهار و کافیە لەم قۆناغەدا وەک کتێبی وانە بەکاردەهاتن. زانستە عەقڵییەکان دوای ئەوەی فەقێ لە زماندا پێشدەکەوت، وانەکانی مەنتیق، لۆژیک، ئەندازە، جیۆمێتری، بیرکاری و زانستی ئەستێرەناسی دەستیان پێدەکرد. زانستە نەقڵییەکان لە کۆتاییدا وانە قورسەکانی وەک تەفسیر، شیکردنەوەی قورئان، فەرموودە و فیقە یاسای ئیسلامی دەوترانەوە. وەرگرتنی ئیجازە، کاتێک فەقێ هەموو کتێبەکانی بەرنامەکەی تەواو دەکرد، مەراسیمێکی گەورە ساز دەکرا و سەیدا ئیجازەنامەی بڕوانامە پێدەدا. دوای ئەمە ئەو فەقێیە دەبوو بە مەلا یان سەیدا و دەیتوانی لە شوێنێکی تر مەدرسەی خۆی بکاتەوە. زمانی کوردی و بونیادنانی ئەدەبی کلاسیک یەکێک لە گەورەترین خزمەتەکانی مەدرسەکانی کوردستان پاراستنی زمان و ئەدەبی کوردیە. لەبەر ئەوەی زمانی وانەوتنەوە کوردی بوو، گەلێک سەیدا و قوتابی دەستیان کرد بە نووسینی شیعر، فەلسەفە و فەرهەنگ بە زمانی کوردی. ئەحمەدی خانی وەک پەروەردەکراوێکی مەدرسە
بینی منداڵانی کورد لە کاتی خوێندنی عەرەبیدا تووشی زەحمەتی دەبن. بۆ چارەسەرکردنی ئەمە، لە ساڵی 1683 دا یەکەمین فەرهەنگی کوردی عەرەبی بە شێوەی شیعر بە ناوی نۆبەرەی بچووکانی نوبیهارە بچووکان نووسی. ئەم کتێبە بۆ چەندین سەدە لە مەدرەسەکاندا کتێبی سەرەکی وا نەبوو. مەلای جزیری ئەو لە مەدرسەی سوور لە جەزیرە مامۆستا بوو. شیعرە قوڵەکانی ئەو کە لەژێر کاریگەری فەلسەفەی وەحدەتی وجوددا بوون، بەرزترین ئاستی زمانی کوردی نیشان دەدەن. فەقێ تەیران، ئەویش قوتابی و پەروەردەکراوی مەدرسەکان بوو کە شیعرەکانی بە کوردییەکی زۆر سادە و ڕەوان نووسیوە. ئەگەر ئەم مەدرسانە نەبوایە، بەهۆی قەدەغەکردن و گۆڕانکاریە سیاسییەکانەوە، ئەگەری هەبوو زمانی کوردی وەک زمانێکی نووسین ببوایە. ژیانی ئابووری مەدرسەکان، سیستەمی تاین یەکێک لەلایەنە هەرە سەرنجڕاکێشەکانی مەدرسە کوردیەکان پەیوەندیە قوڵەکەیان بوو لەگەڵ گەلدا. مەدرسەکان موچەیان هاوکاریان لە دەوڵەت وەرنەدەگرت. سیستەمێک هەبوو بە ناوی تاین یان ڕاتیب، لە هەندێک شوێن بە تەپسی دەگوترا. هەر ڕۆژێک لە کاتی نان خواردندا، فەقێیەکان بە قاپێکەوە دەچوونە ناو گوند یان گەڕەک و لە دەرگای ماڵەکانیان دەدا. خێزانە کوردەکان هەرچەندە هەژاریش بووبن، بەشێک لە خواردنی خۆیان وەک خێر دەدا بە فەقێیەکان. ئەم سیستەمە وای دەکرد کۆمەڵگە ڕاستەوخۆ پشتگیری پەروەردە بکات. فەقێیەکان هەرگیز خۆیان لەگەل بە بەرزتر نەبینن و وەک بەشێک لە خەڵک بمێننەوە. کاتێک ئەم قوتابیانە دەبوونە مەلاو سەیدا، لە ناو خەڵکدا ڕێز و کاریگەریەکی کۆمەڵایەتی گەورەیان هەبوو، دەبوونە ڕێبەرە سروشتییەکانی کۆمەڵگە. بەناوبانگترین مەدرسەکانی کوردستان لە سەرانسەری کوردستاندا سەدان مەدرسە هەبوون، بەڵام هەندێکیان لە ڕووی مێژوویی و تەلارسازیەوە ناوبانگیان دەرکردووە. مەدرسە سوور لە جەزیرە لە سەدەی 15هەم لەلایەن میرنشینی بۆتانەوە دروست کراوە. شوێنی وانەوتنەوەی مەلای جزیری بووە و مەزارەکەشی لەوێیە. مەدرسەی ئیخلاسیە لە بەدلیس لە ساڵی 1589 دا لەلایەن میرانی ڕۆژکی بەدلیسەوە دامەزرا. ناوەندێکی گەورەی فەلسەفە، بیرکاری و زانستە ئاینیەکان بوو. مەدرسەکانی تیلۆ لە سێرت، تیلۆ ناوەندی ئەستێرەناسی، تەلارسازی و ڕۆحیەت بوو. مەدرسەی قوبەهان لە ئامێدی لە باشووری کوردستان لە سەردەمی میرنشینی بەهدیناندا یەکێک بوو لە گەورەترین ناوەندەکان و قوتابی لە هەر چوارلای کوردستانەوە بۆ لای خۆی ڕادەکێشا. سەدەی 20ەم و بارودۆخی مەدرسەکان لە ئێستادا دوای ڕووخانی سیستەمی میرنشینەکان و دابەشبوونی کوردستان لە سەدەی 20ەمدا، مەدرسەکان گورزێکی گەورەیان بەرکەوت. بەتایبەت لە ساڵی 1924 دا لە باکووری کوردستان بە یاسای یەکخستنی خوێندن، تێڤهیدی، تەدریسات هەموو مەدرسەکان بە فەرمی قەدەغە کران. بەڵام مەدرسە کوردیەکان بە شێوەیەکی نایاسایی و بەنهێنی لە ناو حوجرە و گوندەکاندا بەردەوام بوون. لەو سەردەمانەی کە زمانی کوردی بە تەواوی قەدەغە بوو، ئەم مەدرسە نهێنیانە وەک پەناگەی زمانی کوردی کاریان کرد. ئەمڕۆش هەرچەندە کاریگەری پێشوویان نەماوە، بەڵام میراتە ئەدەبی و کولتوریەکەیان هێشتا لە ناو کۆمەڵگەی کوردیدا زیندووە. مەدرسەکانی کوردستان تەنیا شوێنی ئاینی نەبوون، بەڵکو ئەکادیمیای زمان، ناوەندی پاراستنی ناسنامە و قوتابخانەی فەلسەفە بوون.
ئەگەر ئەمڕۆ ئەدەبێکی کلاسیکی دەوڵەمەندی کوردیمان لەبەردەستدایە، ئەوە بەفەزڵی ڕەنگی بێپایانی سەیدا و فەقێیەکانی ئەم مەدرەسانەیە، بۆنەوەی نوێ کە دەیانەوێت بە کوردی بخوێنن و بنووسن. تێگەیشتن لە مێژووی مەدرەسەکان هەنگاوێکی زۆر گرنگە.